بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی دیداری یەکێتی ئامادەکاریەکان بۆ دیداری یەکێتی. ئەمڕۆ هەشتمین کۆنفرانس تایبەت بە ئامادەکاری بۆ دووەمین دیداری یەکێتی لە دەڤەری ڕاپەڕین بەڕێوەچوو و بە دیاریکراوی لە ڕانیە بەڕێوەچوو گفتوگۆ دەکەین لەبارەی دیدارەکەەوە و لەبارەی نێوەڕۆکی کۆنفرانسەکەەوە تا چەندە کادرانی دەڤەری ڕاپەڕین بە گشتی بە گڕوتین بوون بۆ بەشداریکردن لەو کۆنفرانسە و بۆی کە ڕۆڵیان هەبێت لە دەستنیشانکردن یان شێوازی مامەڵەی یەکێتی لایندەیە لەگەڵ پرسە سیاسیەکان و ڕووداوەکان بە گشتیە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک ساڵح ئەحمەد جێگری بەرپرسی مەڵبەندی ڕاپەڕین. کاک ساڵح سڵاو لێ بێم کاتت باش، سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان. پێمان بڵێ ئەمڕۆ کادران چۆن بەشداریان کرد لە کۆنفرانسەکە بە گڕوتین بوون و چیان دەوت لەوێ دەیانەوێ یەکێتی چۆن مامەڵە بکە لەگەڵە و ڕوودا و پێشاتانی کە ئێستا هەم لە ناوچەکان و هەم لە هەرێمی کوردستان هەن. ئەو کاتتان باش بین کۆنفرانسی دیداری ڕاپەڕین لە هەموو لاکتان پیرۆز بێت، هیوای سەرکەوتن بۆ هەموو لاکتان دەخوازین. دیارە هاوکات دیداری ڕاپەڕین ئەمڕۆی ڕاپەڕین کە دوا دیداری سنووری مەڵبەندەکانە لە هەموو مەڵبەندەکان ئەم دیداری ڕاپەڕین دیدارە سازکراوە بۆ ئەوەی بتوانین هەموو ئەو پێشهات و هەموو ئەو شتانێک کە تێتە پێشە لە داهاتوودا بۆ هەرێمی کوردستان و بۆ ناوخۆ بۆ هەموو ئەو شتانێک کە پەیوەندە بە گۆڕانکارە سیاسەکانەوە هەیە و خۆمان ئامادەکەین بۆ ئەوەی بدو لە دووەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان هەمومان بەیەکەوە بتوانین ئەم ڕووداوانی کە گرنگن بگوازینەوە بۆ ئەوەی سیاسەتی یەکێتی بۆ سیاسەتی یەکێتی لە ئاخیر لە دوایدا بتوانین پیادەی بکەین. ئەمە دووارە دەڵێم پیرۆزبایی لە هەموو کەسوکاری سەربەرز شەهیدان لە هەموو تێکۆشەرەکانمان لە هەموو تێکۆشەرەکانی خۆمان دەکەین بۆ کۆتا کۆنفرانسی مەڵبەندەکان کە مەڵبەندی ڕاپەڕینە. پیرۆزبایی لە هەموو لاکتان دەکەین، دەستخۆشی لە هەموو لاکتان دەکەین. ئێمە وەکو مەڵبەندی ڕاپەڕین دیارە لە سەرەتای دەست بەکاربوونی دیدارەکانەوە ئێمە لە ماوەی یەک مانگی زیاترە کە خۆمان بۆ ئەم دیدارە ئامادە کردووە بۆی بتوانین بە دیدارێکی گڕوتینێکی جەماوەری و هەستکردنی هەستکردن بە دڵسۆزی و حەماسەتێکی زۆری هەواڵان و تێکۆشەرەکانمان بۆی بەشدار بن لەم دیدارێدا بتوانن هەڕا و سەرنج و تێبینەکانی خۆیان لەم دیدارە باسکەن لە دیداری ڕاپەڕین باسکەن بۆی بتوانین خۆمان ئاداما دەکەین بۆ دیداری ڕاپەڕین. ئەمڕۆ بە گڕوتینێکی یەکجار زۆرەوە زیاتر لە 2000 بۆ 2500 کادر و تێکۆشەری یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدار بوون لە ئەم دیداری ڕاپەڕیندا. دیارە ئێمە دیدارەکەمان دابش کردو بە چەند یەکەم لیژنەکانمان باشە هێناون لە هەموو لیژنەکانمان دابشکردون بەسەر. کاک ساڵح هەر ناوچەیە و بە پێی تایبەتمەندێتی خۆی تایبەتمەندێتی جوگرافی کۆمەڵایەت باری کۆمەڵایەتی ئۆرگانی ینی تایبەتمەندی خۆی هەیە. وەکو دەزانین دەڤەری ڕاپەڕینیش ینی دەڤەرێکە کادرێکی زۆری یەکێتی نیشتیمانی کوردستانی هەیە. وەکو دەزانین دیداریش ئەمە دووەمین دیدا ئامادەکاری بۆ دووەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت. بەپی تایبەتمەندی ناوچەکەی ئێوە کادرانی ئێوە ئەمڕۆ باسییان لە چی دەکرد و دەیانویست یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن مامەڵە بکە لەگەڵ ڕووداوەکانە؟ پێشنیارەکانیان چی بوو؟ حەزیان دەکرد یەکێتی چۆن ینی ڕوئیای چۆن بێ و چۆن بیر بکاتەوە چۆن مامەڵە بکە؟ ئێمە وەکو مەڵبەندی ڕاپەڕین وەک خۆت گوت باست کرد تایبەتمەندێکی زۆری هەیە لە هەموو مەجالەکاندا، لە بواری کۆمەڵاتیدا، لە بواری ڕۆشنبیریدا، لە بواری گەنجاندا، لە بواری ژناندا، لە بواری کەرتی کشت و کاڵ و کەرتی گەشتیاریدا و لە بواری سیاسی و کۆمەڵایەتیدا لە هەموو مەجالەکاندا کۆمەڵ تایبەتمەندی خۆی هەیە. ئێمە وەکو باسم کرد ئێمە حەوت لیژنەمان پێک هێناوە، ئەم 4 لیژنەی سەرەکیە و 3 لیژنەش خۆمان پێشنیارمان کردو وەکو مەڵبەندی ڕاپەڕین و تایبەت کە پەیوەندی بە تایبەتمەندی سنوورەکەەوە هەیە. یەک لەو تایبەتمەندیانەی کە هەیە ئەویش مەسەلەی ئەم ڕاپەڕین کە بەڕاستی خۆتان دەزان وەرچارخارێکی گرنگی لە ژیانی کۆمەڵایەتی و سیاسی هەموو هەرێمی کوردستاندا ڕوویدا. ئێمە بەڕاستی وەکو لە ڕاپەڕین خۆت دەزانی دەستپێکی ڕاپەڕین لە ڕاپەڕینەوە دەستی پێکرد. بۆیە پێمان وابوو بۆ یەکێک لە ئەرکەکانمان ئەوە بێ لە دیداری ڕاپەڕیندا کە گفتوگۆی لەسەر بکرێ ئەوەی مەسەلەی بۆنە و یادە نیشتیمانی و نەتەوەیەکانن کە یەکێک لەوانە یادی ڕاپەڕین و یادەکانی تری ڕاپەڕینن. ئەنجا خۆت دەزانی ڕاپەڕین لە ڕووی گەشتیاری و لە ڕووی کشت و کاڵ و لە ڕووی هەموو ئەوانەوە شوێنێکی گەورە و بەرهەمهێنەرە بۆ جوتیاران و بۆ گەشتیاران و بۆ هەموو ئەوانە. ئێمە یەکێک لە هینەکانی ترمان
لیژنەکانی ترمان ئەوەی لیژنەی کشت و کاڵ و لیژنەی گەشتیاریە کە ئەویش خۆ دەزانی ئەم منتقەیە دەبێتە هۆی ئەوەی لە ڕووی ژێرخانی ئابوووریەوە ئەمە دەبێت بنەمایەکی گەورەیە بۆ سەرخستنی پرۆژەی خزمەتگوزاری بەدڵنیاییشەوە دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگێکی باش بە پرۆژەی کشت و کاڵ و پرۆژەی گەشتیاری و ئەوانش بدا بۆی کە بتوانین کۆمەڵک بەرنامە و سیاسەتی تازەمان دەبێت لە مەسەلەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بۆ ئەو هینەتر لە ڕووی کۆمەڵایەتیشەوە خۆ دەزانین ئێمە ڕاپەڕین سنوورێکی گەورەی فراوانی کۆمەڵاتیە بەڕاستی هەموو پێکهاتەکانی تێدایە بۆی بتوانین گرنگێکی باش و گرنگ بە هەموو پێکهاتە جیاوازەکان بە هەموو چین و توێژەکان بدەین بتوانین لەوێ خزمەتێکی گەورە بکەین لەلای تریشەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت بڵێم ینی ڕاپەڕین سەرمەشقی هەموو شوێنەکانی تر هەم ناوچەکانی تری کوردستانە کە ئەویش بەخشینی خوێنە لە ڕاپەڕین زیاتر لە 5,000 شەهید لە سنووری ڕاپەڕین هەیە زیاتر لە 580 کەمەندامی سەنگەر هەیە زیاتر لە کۆمەڵک تێکۆشەر و فەرماندە و قارەمانی لە سنوورەکەدا هەیە بۆیە لیژنەیەکی تریشمان لیژنەی شەهیدان و تێکۆشەرانە کە بەڕاستی پێمان وا بووە ئەم لیژنەیەش زەرورە بۆی بتوانین لە سنووری ڕاپەڕین خزمەتێکی گەورە بە کەسوکاری شەهیدان و تێکۆشەران و کەمەندامانی خۆمان بکەین بۆیە ئێمە هەموو چین و توێژەکانمان لەم دیدارەدا کۆ کردوتەوە هەموو چین و توێژەکان لە هەموو فێکتەرە جیاوازەکان لە هەموو فئە جیاوازەکان هاتوون بەشدار بن لەم دیدارە بۆی گفتوگۆ بکەن ئێمە لە دوای سعات 1:30 سعات 2 دەست بە گفتوگۆ دەکەین لیژنەکاندا بۆ هەموو ئەو پرۆژانەی کە باسمان کردن بۆ هەموو ئەو لیژنانەی کە باسمان کردن تاکو بتوانین خزمەتێکی گەورە لە دیداری دووەمی ڕاپەڕیندا بە سنووری ڕاپەڕین بکەین و یەکێتی نیشتیمانی کوردستان و گرنگێکی تەوا و هەرچەند لە ڕابردووشدا گرنگێکی تەواوی بۆ ڕاپەڕین هەبووە بەڵام بەڕاستی ئەم جاریان پێمان وایە دەبێت گۆڕانکاریی گەورە لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بکرێت سەبارەت بە ڕاپەڕین. باشە کاک ساڵح لیژنەکان چۆن دابەشکراون ینی کراون بە چەند لیژنە چەند بوار چەند تەوەر و ئەو تەوەرانە کە قسەی لەسەر دەکەن زیاتر چین لەوێ چۆن دابەشتان کردووە بەڵێ لیژنەکان حەوت لیژنە پێک هاتووە حەوت لیژنەکان 4 لیژنەی سەرەکی کە بە مەرکەزی لیژنەی دیدار سازی کردووە کە ئەویش لیژنەکانی پەیکەری ڕێخستنە و لیژنەی گەنجانە و لیژنەی حکوومەتە ئەمانە ئەم لیژنانە ئەوان خۆیان دیاریان کردووە سێ لیژنەی تریش کە خۆمان پێشنیارمان کردووە لیژنەی ڕێکخراوەکانە و لیژنەی گەنجانە و لیژنەی گەشت و گوزار و کەرتی کشت و کاڵە و ئەم لیژنانەش کە بەڕاستی پێمان وایە بەم شکڵە دابەشکراون بەسەر حەوت لیژنەدا کادرەکان بەپێی اختصاسە جیاوازەکانمان دابەشمان کردوون بەسەر حەوت لیژنەی جیاوازدا هەر لیژنەیەک زیاتر لە 100 بۆ 200 بۆ 250 کادر تێدا بەشدارە و تێدا مشاریکە بۆی بتوانین مناقەشەی لە هەموو بوارەکاندا بکرێت تا بتوانین لەم دیدارەدا هەموو ئەو شتانەی کە پێویستی بە بۆی بیخینە بەردەمی دیداری دووەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەینە راپۆرتێکی گشتی بۆی بتوانین لە دیداری دووەمی یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەموو ئەو شتانە باز بکرێن بۆی بتوانین دووبارەی دەکەمەوە لە ڕاپەڕین خزمەتێکی گەورە بە ڕاپەڕین و بە دەوری ڕاپەڕین بکەین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕابردووشدا کردومانە. باشە کاک ساڵح ئێوە بەرەو پێگەێنانی حکوومەت دەڕۆین وەکو دەبینین ئاماژەکانی پێگەێنانی حکوومەت دەرکەوتون تا ڕادەیەک ئەنی وازەحە یەکێتی نیشتیمانی کوردستان لایەنێکی پێگەێنەری سەرەکی ئەم حکوومەتە دەبێت پێتان باشە یەکێتی وەکو خزمەتگوزاری چ شتێک پێویستە بۆ دەڤەرە بیکە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی تاریخی ئەو کاتێک کە بەڕاستی لە چەند ساڵی ڕابردوودا ناڵم لە 12 ساڵی ڕابردوو ناکە یەکێتی نیشتیمانی کوردستان بەداخەوە ناکرێت بڵێم وڵایی شتێکێکی ڕاستەقینەی حکومڕانی هەرێمی کوردستان بووە بەڵام لە پێش ئەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان توانیوێتی هەموو ئەم پرۆژانێک کە پەیوەندیان بە خزمەتگوزاری منتقەی ڕاپەڕینەوە هەیە بەڕاستی درێخی نەکراوە خزمەتێکی زۆر گەورە کراوە بەڵام بەداخەوە لەم ماوەی ڕابردوودا وەک پێویست نەتواندراوە ئەم خزمەتگوزاریان پێشکەش بە ڕاپەڕین بکرێت بەتایبەت مەسلەی کشت و کاڵ کە مەسلەیەکی گرنگە کە دەتوانین لێرە وەک کەرتی وەبەرهێنان و بۆی بتوانین بەڕاستی بواری گەنجان و بواری جوتیار و هەموو ئەوانە بتوانین پرۆژەی هەلی کار بۆ گەنجان و بۆ هەمووان ئەوان دابینکەین بەداخەوە نەتوانراوە لە چەند ساڵی ڕابردوودا ئەم پرۆژێ وەگەڕ بخەین بۆیە پێم وایە یەکێک لە عینەکانمان وەکو حکوومەت لە داهاتوودا دەبێت احتیمامدانی بە پرۆژەی گەشت و گوزار بە پرۆژەی کشت و کاڵ چونکە ڕاپەڕین خۆی
خۆی لە هەم لە ڕووی گشت و گوزارەوە هەم لە ڕووی کشت و کاڵەوە بەڕاستیش دەتوانین بڵین باشترین سەرچاوی دۆزینەوەی هەلی کارە بۆ گەنجانمان بۆ هەموو ئەوانەی کە دەتوانن حەزی ئەم زۆرە کاروبارانیان هەیە. لە لایەکی تریش مەسلەی خزمەتگوزاری مەسلەی عفومکە مەسلەی خزمەتگوزاری لە بواری پەروەردە و لە بواری تەندروستی ئەم دوو سەکتەرە کە زۆر گرنگن بەداخەوە لێوێش پێمان وایە یەکێت نیشتمانی کوردستان پێویستی بەوەی هەیە لە داهاتوودا لە پێکابینەی تری حکومت لە کابینەی داهاتوو حکوومەت هەرێمی کوردستاندا خزمەتی احتیمامێکی سەرەکی بۆ ئەم دوو کەرتەش هەبێ بەتابێت کەرتی کشت و کاڵ و کەرتی پەروەردە و کەرتی تەندروستی کە ئەویش بەڕاستی پێم وایە وەدوا کەوتوین لە ڕووی تەندروستی و لە ڕووی پەروەردەیەوە پێمان باشە یەکێت نیشتمانی کوردستان کە لە ڕابردوشدا هەیە بۆ لە داهاتووشدا بتوانین خزمەتێکی گەورە لەم مەجالەشدا دروست بکەوە و هەروەها لە ڕووی خزمەتگوزاری و ڕێگاوبان و هاتوچۆ ئەوانە پێم وایە دووبارەی دەکەمەوە کراوە لە ڕابردوودا بەڵام بەڕاستی ئێستا لە چاوەڕوانی زیاتری تمعی ناوچەکەدا نییە کە هەموو ناوچەکە خۆتان دەزانن ناوچەیەکی فیداکارە لە فیداکارە و دڵنیاییشەوە لە هەمووتان دەزانن کە ڕاپەڕین کۆمەڵێک تێکۆشەری دێرین و کۆمەڵێک خەڵکی تێکۆشەر و کۆمەڵێک شەهید و کۆمەڵێک کەم ئەندام و کۆمەڵێک خەڵکی دڵسۆز و ئەوانەی تێدایە کە بەڕاستی بەداخۆ دەڵم لە ئاستی تموحی ئەم تێکۆشەرون کەس و کارەکانماندا نەبووە. بۆیە بەدڵنیاییەوە دەبێت لە کابینەی داهاتوو حکوومەت هەرێمی کوردستاندا احتیمامی سەرەکی بۆ ئەو مەجالەشدا هەبێ و سپاس. بەڕێز ساڵح ئەحمەد جەگری بەرپرسی مەڵبەندی ڕاپەڕین سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان.